فەرموو چت دەوێت؟ ویشتم بە شەیدایە. چی ئیشەکت بێتی؟ هاتوو بانچکەم خۆم قسە لەگەڵ دەکەم. چی ئیشت بێتی کوڕم؟ لۆ نایبی گوازیەوە. واز لە قسانە بینە. ئەمە دەبێت قسەی لەگەڵ بکەم باشە؟ چ قسەیەکی لەگەڵ دەکەی؟ باسی گواستنەوەی لەگەڵ دەکەم. گواستنەوە؟ باسی کامە گواستنەوە دەکەی؟ ئەگەر بتویست بە تا ئێستا دەتگواستەوە. دوای ئەوەش ئەگەر لەبەر کرێخانی نایگوازدەوە خانوویەکی گەورەم هەیە وەرە چین هەردوو لامان لەوێ دەژین. ئەمن نامەوێت لەگەرم بژیم. لەبەر چ کوڕم؟ شەیدام لەو بانگەکەی یاننا؟ لەبەر چ ناتەوێت لەمە بژیەوە پرسیارێکە لەبەر لەبەر چ؟ بەڵێ کوڕمەوە پرسیارێکە لە بۆ تو لەبەر چ؟ کوڕم باشە تۆ چیتەوێت؟ نازانم کو پێت بڵێم. شەیدا ئەو قسانە لە سەرداکت دەکرێت ڕاستە؟ ئەزانیت تو هیچ قسەیەکی کە نازانی بکەی بێجگە لەو قسانە هیچ شتێکیکە نییە بیڵیت؟ شەیدا بە خۆت دەزانی ئەمە زۆرم خۆش دەوێت. خەڵک لێ ناگەڕێ لە بۆ یەکتری ببین ئەوە مەسەلەکەیە. تو واز لە قسەی خەڵک بێنە بۆ خۆت بژی پێم بڵێ کێم گوازیتەوە؟ لەو ڕۆژانە دێم. ئەتو واز لە قسانە بینە هەستا شانۆگەرێکی زۆر خۆشەیە لە هۆڵی گەل. هەستە با پێکەوە بچین. باشە بەڵام هەفتەیەکی کا بێ گواستنەوەی ئێمە باشە باشتەوە باش تێگەیشت تاو دەستە با بڕۆین. باش. مام ڕەشید ببوورە بوومە هۆی ئەوەی کەوا ئازارەکانت بکولێنمەوە. نا کوڕەکەم نا دەبایە کەسێکەبی قسەی لەو بکەم. باشە مام ڕەشید ئەکرێ بزانم دواتر چی ڕوویدا؟ کوڕم دواتر زۆر خراپ ڕوویدا. یعنی دەچمە هەر شوێنێک خەڵک تالیقیان لێ دەدا تالیقی زۆر ناشرین نابەجێ. تەنانەت هاوڕێ نزیکەکانیشم وازیان لێ نەدەهینام. تا ئەوەی لێ هات هیچ هاوڕێیەکم لە دۆرا پشتی نەما بە تەنیا مامەوە. هەر هەمیان بە پیاوێکی دەرچوو لە دابوونەرید وەسفیان دەکردن. بەڕاستی شەیدام زۆر خۆش دەویست حەزم نەدەکرد لۆ کەسی دکە بیتن. زۆرم خۆش دەویست.